دووبارە سڵاوتان لێبێ با هەندێک باسی موچەتان بۆ بکەم کە ئەمانە نوێترین زانیارین لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی 6 و 7 نادیارە بە گوێرەی زانێرەکانی کورسات نیوز ئەو ڕێکەوتنەی بۆ موچەی مانگی 5 کراوە کێشەی بۆ دروست بووە و بۆ مانگەکانی دیکە ئیشی پێ ناکرێت. کورسات نیوز زانیوێتی لێک تێگەیشتنی نێوان یاخود لێک تێنەگەیشتنی نێوان هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و عێراق گەیشتۆتە ئاستێک جارێکی دیکە پێویست بە ڕێکەوتنێکی نوێ دەکات بۆ ئەوەی موچەی مانگەکانی دیکەی هەرێمی کوردستان خەرج بکرێت. دیارترین خاڵە ناکۆچەکانی نێوان هەردوو لە پرسی ڕادەستکردنەوەی نەوتە بە عێراق چونکە عێراق چاوەڕێی ئەو بڕە دەکات کە ڕێکەوتنی لەبارەوە کراوە. هەرێمیش دەڵێت بەهۆی ئەو هێرشە درۆنیانی کراوەتە سەر کێڵگەنەوتیەکان ناچوانن ئەو بڕەنەوتە بەرەم بێنن. خاڵێکی دیکەش پرسی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانە. هەرچەندە بڕیار بوو لیژنەیەک بێتە هەرێم بۆ بە دوواداچوونی داهاتە فیدراڵەکان و بڕیاردان لەبارەیانەوە، بەڵام ئەوەش ناتۆتە دی و تا ئێستا یەکلایی نەبۆتەوە. سەرجەمەمانە کێشەیان بۆ موچەی مانگەکانی 6 و 7 موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە و دوێنێ وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی 7 ڕەوانەی بەغداد کرد. هەر لە پرسی موچەی ئامێنینەوە چەندە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە و سەرموچەی موچەخۆرانی عێراق لە چاوەڕوانی پەسەندکردنی خشتەی بودجەی گشتی وڵاتەکە بوو، بەڵام سەرۆکوەزیرانی عێراق داوای لە وەزارەتی دارایی کرد دەست بکات بە جێبەجێکردنی پلەبەرزکردنەوە و سەرموچەی موچەخۆرانی عێراق خەرج بکرێت. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق داوای کردووە لەگەڵ بەستنی پلەبەرزکردنەوە و سەرموچە جیاوازیەکانی موچەخۆرانیش خەرج بکرێت و بڕوانامەی ئەو کەسانەش ببەسرێت و یەکسان بکرێت کە بەدەستیان هێناوە. پێشتر و لە نۆی مانگی یەکی ئەم ساڵ بە نووسراوێک طەیب سامی وەزیری دارایی عێراق خەرجکردنی هەر شایستەیەک و پلەبەرزکردنەوەیەک و سەرموچەیەکی موچەخۆرانی عێراقی ڕاگرت تا پەسەندکردنی خشتەی بودجەی گشتی عێراق. بە دوواداچوونم بۆ پرسە کرد بۆ ئەوەی بزانین ئەو بڕیارە هەرێمی کوردستان دەگرێتەوە یان نا. عەبدولقادر ساڵح یەکێک لە شارەزاترین کەسەکان لە ڕووی یاسایی کارگێڕیەوە ئەوەی بە کورسات نیوز ڕاگەیاند بەوەی ئەوەی هەرێمی کوردستانیش بە هەمان بڕیاری دارایی عێراق سەرجەم دەرماڵە و سەرموچەکانی ڕاگرتووە و موچەش لە بەغدادەوە دێت ئەم بڕیارە دەبێت موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. بەڵام بۆ بابەتی پلەبەرزکردنەوە ڕایەکی دیکەی هەبوو، وتی مەحاڵە پلەبەرزکردنەوە هەرێمی کوردستان بگرێتەوە چونکە ئەو بابەتە بودجەیەکی زۆری دەوێت و ڕێککەوتنی نێوان هەردوو حکومەتی پێویستە. ئەمڕۆ لە سنووری سلێمانی ئاگر لە ژمارەیەک کۆگا کەوتەوە. ئاگرکەوتنەوەکە بە جۆرێک بوو ئەوانی کە خاوەنی کۆگاکەن بەشێکیان دەڵێن بەهۆی شۆرتی کارەباوە بووە، بەڵام بەرگری شارستانی هێشتا لێکۆڵینەوەی یاخود دەرەنجامی لێکۆڵینەوەکانی ئاشکرا نەکردووە. بڕوا بەعادین پەیامنێری کورسات نیوز چووە شوێنی ڕووداوەکە بە دوواداچوونی کرد بۆی دەرکەوت زیانە مادیەکان بە تایبەت بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێن. ئاگرود و کەڵ لە کۆگاکانی گەنجینەی سلێمانی بەرز دەبێتەوە. ئاگرێک کە کۆنتۆڵکردنی سات بە سات قورستر دەبێت. سەعاتسەی بەرەبەیانی ئاگر لە 6 کۆگای کۆگاکانی گەنجینەی سلێمانی کەوتەوە بەهۆی فراوانبوونی ئاگرەکە کە لوپە لە هەڵگیراوەکانی 6 کۆگا بە تەواوی سووتان کە کۆگاکان بریتی بوون لە کۆگای ئامێری کارەبایی، جوانکاری ئۆتۆمبیل و دارتاشی. دوای 5 سەعاتی شەوڵدان تیمەکانی بەرگری شارستانی توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن. ئاگرەکە لە مەراحلی ئەخیریەتی وە سارکردنەوەکەن بۆ ئەمە ئاخر شوێن بوو چونکە خەتەریاتی دروست کردو بۆ هەموو مەخزانەکانی چواردەوری بەس خۆشبەختانە کە کۆنتترۆل کرا و نەهێڕاکەتە شەرم بکە بۆ شوێنەکانی تر. ئەگەر جەنا ببینی عەدەدیشی ئەشگار زۆر کۆگا لەم ناوە هەیە خۆشبەختانەوانەی کە هەمووی سەلامەتە. ئاگرەکە هیچ زیانێکی جانی نەبوو، تەنیا چەند کەسێک بەهۆی هەناسە توندیەوە ڕەوانەی نەخۆشخانەکران.
زیانە مادیەکانی یاگرەکەش بە ملیۆنان دۆلار دەخەمڵێندرێن. لەگەڵەوەشدا تا ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە تیمەکانی بەرگری شارستانی لێکۆڵینەوە بۆ دۆزینەوەی هۆکاری یاگرەکە دەکەن، بەڵام بەشێک لە خاوەن کۆگاکان دەڵێن ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە. کۆگاکان شۆرتی کارەبا بووە براگیان، شۆرتی کارەبا بووە بە نسبەتی ئەم کۆگانەوە ئەکسرەتی ئەشیای کارەبایی ناوماڵە. بە نسبەتی کۆگاکەی منەوە تەلەڤیزۆن بوو، سبلێت بوو، سەلاجە بوو، ئەو شتانە بوو. ئەتوانین بڵێن زیانە مادیەکان خۆیان زیانی مادی کەوتووە، ئیتر ناتوانانی دەقیبی خەمڵێنی بڵێ وڵی ئەم ئەوەنەیە بەس زیانەکان ئەرە وەڵا زیانی زۆرتر. ئەمە بۆ یەکەم جارە ئاگرێکی لەم جۆرە لە کۆگاکانی گەنجینەکانی سلێمانی بکەوێتەوە. بەشێک لە کۆگا سوتاوەکان دەتوانرێت نۆژەن بکرێتەوە و سوودی لێوەربژیرێ، بەڵام بەشێکی دیکەیان بە تەواوی سوتاون و دەبێت سەر لە نوێ دروست بکرێنەوە. جگە لە زیانە مادیەکان زیانە ژینگەیەکانیش کەم نین، چونکە بە درێژایی چەندین سەعات دووکەڵ تێکەڵ بە هەوا و ژینگەی ناوچەکە بووە. پسپۆڕان و شارەزانی ژینگەش دەڵێن ئەم جۆرە ڕووداوانە لە داهاتوودا کاریگەری نەرێنی لەسەر ژینگە جێدەیەڵێت. بڕۆبادین کورسات نیوس سلێمانی. لەم ساڵدا کۆمپانیای BP بەڕیتانی گرێبەستی کرد بۆ پەرەپێدانی کێڵگەنەوتەکانی کەرکووک. کۆمپانیاکە بۆ 25 ساڵ لە کێڵگەنەوتەکانی کەرکووک وەبەرهێنان دەکات و بڕیارە 26 ملیارد دۆلار لەو پارێزگایەدا خەرج بکات. کەرکووک بەرەو ئابوووریەکی باشتر هەنگاو دەنێت. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ساڵی ئایندا بە دۆخێکی باشی ئابووری وەسف دەکات. بۆ پێی کۆمپانیای BP لە کەرکووک 26 ملیارد دۆلار خەرج دەکات و هەلی کار بۆ گەنجانی شارەکە دەڕەخسێنێت و گەشەی ئابووری زیاتر دێتە کایەوە. BP یەکێکە لە کۆمپانیا گەورەکان لە استثماری نەوت و غاز و عقدی BP تەنها بۆ نەوت نییە، بۆ نەوت و بۆ غازشە و هەروەها چەندین معاملی گەورە لە نەتیجەی بوونی BP لە کەرکووک دروستە بێت لە محەطەی کارەبا، لە معمەلی پترۆکیمیاویات و هەروەها لە مەسفای نەوت و دەرهێنانی مشتەقاتی نەوت. بۆیە بوونی BP بۆ ماوەی 25 ساڵ چۆنەڵەیەک نەقلەیەکی نەوعی لە کەرکووک دێتە ئاراوە و ژێرخانێکی ئابووری باشتر لە کەرکووکتر دروستە بێ وردەوردە. کۆمپانیای BP بڕیارە ماوەی 25 ساڵ لە کەرکووک کاری بەرەمێنانی نەوت بکات. لەو چوارچێوەیەدا بیرەنەوتەکانی کەرکووک نۆژەن دەکاتەوە و ئامێر و کەرەستەی نوێ دەخاتە کار لە پێناو بەرهەمی زیاتر. ئەمانە دەرئەنجامی زۆرە بێت، یعنی کاریگەری ئەبێ لەسەر هەموو کەرتەکانی ژیان، لە ئاوەدانکردنەوەی کەرکووک، لە دامەزراندنی گەنجەکان، لە دروستکردنی قوتابخانەی تازە بۆ شارەکە، لە دروستکردنی یاریگا بۆ گەنجەکانماندا، هەروەها لە دروستکردنی هەندێک شوێن کە گەڕک و زیادکردنی کارەبا و ئەمانە یعنی هەمووی ئەکات دیسانەوە نەتیجەیەکی بەرچاوی ئەبێ بۆ دانیشتوانی شاری کەرکووک. ئەمەش دەستکەوتێکی گرنگە لە کۆی هەموو ئەو دەستکەوتانی کە ساڵانە بەدەستێنێ. کۆمپانیای BP ساڵی 2015 لە کەرکووک دەستی لە کاری بەرەمێنانی نەوت هەڵگرت و ساڵی 2010 بۆ ماوەیەکی کەم گەڕایەوە کەرکووک، بەڵام زۆر نەمایەوە، بە زوویی کەرکووکی بەجێهێشت. ئێستا لە چوارچێوەی گرێبەستێکی نوێدا لەگەڵ ئیداری پارێزگای کەرکووک دەگەڕێتەوە و دووبارە دەست بە بەرەمێنانی نەوت دەکات. 20 ڕۆژی تر کۆمپانیای BP بەریتانی لە کەرکووک دەست بەکارە بێت. چاوەڕوانەکرێت دەست بەکاربوونی BP گۆڕانکاریەکی گەورە لە بواری ئابووری بێنێتە کایەوە و هەلی کاری زیاتر بۆ گەنجانی پارێزگاکە بڕەخسێنێت. کارۆن محەممەد کورسات نیوس کەرکووک. هەر لە بابەتەکانی پێوەست بە نەوت دەمێنینەوە، کۆمپانیا چینیەکان خەریکە باڵا دەست دەبن بەسەر نەوتی عێراقدا بە جۆرێک تا کۆتایی ساڵی 2027 دامەزراوەی نەوتی نیشتیمانی چین دەبێتە بەرهەمهێنەری سەرەکی نەوتی عێراق. ئەوەش دوای دەستبەرداربوونی کۆمپانیا ڕۆژئاوایەکان دێت لە سێکتەری نەوتی عێراق و جێشتنی کێڵگە زەبەلاحەکان و خاوەنیە دەگە نەوتیە گەورەکان. لەوانە کێڵگەی نەوتی قوڕنەی یەک و ڕومەیلە و حلفایە لەلایەن ئیکسۆن مۆبیل و شێڵی ئەمریکیەوە کە دەستبەرداری بوون کۆمپانیا چینیەکان شوێنیان دەگرنەوە.
کۆمپانیا چینیەکان زۆر بە خێرایی و بە تێچووی کەمتر بەردەوامن لە کارکردن و توانیویانە ڕۆڵی گرنگ لە سێکتەری نەوتی عێراق بجێڕن. چینیەکان بە ملیاران دۆلار وەبەرهێنانیان لە سێکتەری نەوت و غازی عێراق کردووە کە دووەم گەورە هەناردەکاری نەوتی خاوە لە ڕێکخراوی ئۆپیک لە کاتێکدا زۆربەی کۆمپانیا گەورە جیهانیەکان دەستبەرداری کارەکانیان لە بەغداد دەبوون. بەپێی وتەی بەرپرسانی نەوتی عێراق کۆمپانیا چینیەکان هەرچەند بچووکن بەڵام بە خێرایی کار لە کێڵگەکان دەکەن بە شێوەیەک پێویستیان بە 3 تا 5 ساڵ هەیە و لە دۆخی سەختی ئەمنی بەردەوامن لە کارکردن بەڵام کۆمپانیا ڕۆژاواییەکان لە 5 تا 10 ساڵ کاتیان پێویستە بۆ کارەکانیان سەرڕای جێهێشتن و وەستانیان بەهۆی ناجێگیری دۆخە ئەمنیەکانەوە. ئەکسۆن مۆبیل و شێڵی ئەمریکی دەستبەرداری کارەکانیان بوون لە جێگەیان پترۆچاینای چینی جێگەی گرتوونەتەوە ئەمەش سەرڕای بردنەوەی 8 گرێبەست لە کۆی 11 گرێبەستی خولی پێنجەمی وەزارەتی نەوتی عێراق بۆ پەرەپێدانی کێڵگە نەوتی و غازیەکان لە ناوەڕاست و باشوور. عێراق دەیەوێت تا کۆتایی 2027 بەرهەمهێنانیان تا 7 ملیۆن بەرمیل نەوتی خاوی ڕۆژانە بەرز بکاتەوە. ئەگەر کۆمپانیا چینیەکان بەم شێوەیە ئێستا بەردەوام بن ئەوە نیوەی بەرهەمهێنانی نەوتی عێراق لەلایەن دامەزراوەی نەوتی نیشتیمانی چین CNBC-ەوە دەبێت. وەبەرهێنانی کۆمپانیا چینیەکان لە عێراق نوێ نییە. لە دوای ڕووخانی ڕەژیمی بەعس بە بڕی 3 ملیار دۆلار یەکەم کۆمپانیای چینی دەستی بە وەبەرهێنان کرد بۆ زیادکردنی 250,000 بەرمیل نەوتی کێڵگەی ئەحدەب کە گەورەترین وەبەرهێنانی بیانی بوو لە عێراق. کۆمپانیا چینیەکان بە شێوەیەکی فراوان و خێرا وەبەرهێنان و کارکردنیان لە عێراق پەرەپێداوە بە خاڵێکی گرنگی هاتنە ناوە بۆ کەنداوی دەزان و بووەتە هاندانێکی کۆمپانیا ڕۆژاواییەکان بۆ گەڕانەوە بۆ عێراق بە تایبەت گرێبەستە 27 ملیاریەکەی تۆتاڵی فەڕەنسی و BP بەریتانیش کە بای 25 ملیار وەبەرهێنان دەکات لەژێر کاریگەری کاری کۆمپانیا چینیەکان بووە بەڵام ئەوەی جێی سەرنجە تا ئێستا بەو شێوە فراوان بوونی کۆمپانیاکانی پەکین لە سێکتەری نەوتی هەرێمدا نابینین هەرچەندە لە پیشەسازی و بیناسازی ڕۆڵێکی باشتریان هەیە. دەچینە گەرمیان بەهۆی ئەوەی خاک و ئاوهەواکەی گونجاوە لەسەر ڕووبەری 47 دۆنم زەوی لە کەلار باخێکی گەورەی خورما دروستکراوە. شاخەوان محەممەد پەیامنێری کورسات نیوز لە گەرمیان چۆتە شوێنی باخەکە و دەرکەوتووە بەشێک لە داری باخەکە کە لە جۆری بەرحین دوای 2 ساڵ و 5 مانگ لە قۆناغی ئەوەدایە بەرهەمی هەبێت و ئەوەش خاوەنی باخەکەی دڵخۆش کردووە. یەکێکە لە باخەکانی خورما لە کەلار بەهاکەی 2 ملیۆن دۆلارە و لەسەر ڕووبەری 47 دۆنم زەوی کشت و کاڵی دارە خورماکانی چێنراوە. بەشێک لە داری باخەکە کە لە جۆری بەرحیە دوای 2 ساڵ و 5 مانگ لە قۆناغی بەرگرتندایە و خاوەنەکەی دڵخۆش کردووە بەوەی پرۆژەکەی لە کەلار سەرکەوتنی بەدەستێناوە. ئەمە ئەو جۆرەدارە بوو کە پێش 2 ساڵ چاندومانە بەرحی داری بەرحیە شکر بۆ خۆی گەورە لە گەرمیان چند ماوەتمان بەڵکو ببینین تێستی چۆنە بێ و شکر بۆ خۆی گەورە لە ماوەی ئەو 2 ساڵە بەرێکی کەمی داوە سەرەتای بەرەکەیەتی ئینشاءالله و هەموو ئەو دارە بوو کە پێش 2 ساڵوتمان ئینشاءالله لە 3 ساڵ و 4 ساڵی بەریە بینین. شکر بۆ خۆی گەورە لە گەرمیانە کە شواکەی وا گونجا
هزار جار شکر ئێستا لە 2 ساڵیە بەری داوە. ئێمە ئەم جۆرەدارەمان لە 2 شوێنی جیاواز چاندووە. لێرە بە بڕی تقریبان لە ناو شاری کەلارە بە بڕی 45 بۆ 50 دۆنم، لە ڕووباری سیروانیش 15 بۆ 20 دۆنمە بێ. نزیکی 3500 دارمان چاندووە بە بڕی هەردووگی بە هەردوو جیاوازەکەی باخەکە. و لە جۆرەکەیشی ئەو کاتوتمان مەجدول و بەرحیە، مەجهول و بەرحی، بەرحەکەی زۆرترە. لە پێگەیشتنی ئاساییدا هەرێکێک لەم دارە خورمانە 250 تاوەکو 300 کیلۆ خورما دەگرێت. واتە لە کۆی گشتی باخی هەردوو خورماکە بەرهەمیان دەگاتە 750 تاوەکو 800 تەن خورما. هاوشێوەی ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق خاک و ژینگەی کەلار گونجاوە بۆ گەشەی داری خورما. بەرپرسانی کشتتوکاڵی ناوچەکەش دەڵێن هەر جوتیارێک خاوەن زەوی و ئاوی پێویستە ترسی نەبێت لە دروستکردنی باخی خورما. بەپێی کەشوهەوای قەزای کەلار ئەو خاک و ئاوە و ئەو پلەی گەرما و ئەو سەرچاو ئاویانەی کە لە کەلارەیە دڵنیاییەوە گونجاوە بۆ دروستکردنی باخی خورما. ئێمە دێمان هەیە بۆ نمونە دێی گێژەکان کە دەیان ساڵە داری خورمای تێدا سەرکەوتوو بووە. وێستگەی باخی کەلارمانەیە هەمان شێوە دارە خورمای جۆرا و جۆریتایە و سەرکەوتوو بووە. کاتی گەشەی خورما پەیوەستە بە جوگرافیا و ئاوهەوای ئەو ناوچەی تێیدا دەچێنرێت. بەگشتی لە ناوچە گەرمەکان گەشە دەکات و لە مانگی تەمووز دەست بە پێگەیشتن دەکات و لە کۆتایی مانگی ئاب ئامادە دەبێت بۆ خواردن و هەندێکیشی لە مانگی ئەیلول. شاخوان محەممەد، کورسات نیوز، کەلار. بەڵێ بەڕێزان لە نێوستۆدیۆ میوانێکم لەگەڵدایە بەڕێز حسێن حەمەکەریم شارەزایی کشتتوکاڵ بۆی قسە بکەین لەسەرەوەی ئەم جۆرە پرۆژانە تا چەند بۆ هەرێمی کوردستان گرنگە و هەروەها بەگشتی تیشکیش بخێنە سەر گرفتەکانی بەردەمکردی کشتتوکاڵ و چۆن پەرەی پێ بدەین لە هەرێمی کوردستان. کاک حسێن زۆر بەخێربی. زۆر سپاس بۆ بەڕێستان. راپۆرتەکەت بینی بوونی ئەم جۆرە پرۆژانە بۆ هەرێمی کوردستان تا چەند گرنگە کە پرۆژەی زەبەلاح بن لە بەرهەمێنانی ئەو پێداویستیانەی کە بۆ ناوخۆ پێویستە. بەڵێ زۆر سپاس. چۆن ئێمە هەموو جارێک گوێمان لێبێ ئەڵێن ئابووری ئەبێ تەنها متمانەی لەسەر یەک ڕێگەز یا سەرچاوی ئابووری نەبێ. لە کشتتوکاڵیشە ینی ئەگەر یەک جۆر بەرهەم نەبێ ئەو بەرهەمەکانی جۆرا و جۆر بێ بێگومان ئەوە دائنرێ بە خاڵێکی ئەرێنی کە زۆرترین بەرهەمی کشتتوکاڵی تیا بەرهەم بێت. خۆشبەختانە سپاس بۆخوا لە هەرێمی کوردستان ئێمە ژینگەی جیاوازمان هەیە، کەشوهاوای جیاوازمان هەیە، ناوچەی زۆر گەرممانەیە وەکو ناوچەی گرمیان کە ئەو باخە خورمایی تیادا مزراوە، ناوچەی مام ناوەندمانەیە، ناوچەی ساردمانەیە. بێگومان ئەمە لە ڕووی کردی کشتتوکاڵەوە دائنرێ بە خاڵێکی ئەرینی کە تۆ بتوانی بەرهەمی جیاواز لە ناوچە جیاوازەکانە بەرهەمبێنی. بۆیە بەڕاستی ئەو واتەوە خاڵێکی بەهێزە بۆ هەرێمی کوردستان. بێگومانەوە خاڵێکی بەهێزە کە ئێمە بتوانین بەرهەمی جۆرا و جۆر و پێداویستیەکانی ناوخۆی پێ بڕکرێتەوە. بەڵێ سەبارەت بە ئەو گرفتەی کە ئەمساڵ بە تایبەت لە مۆرزەیە بەرۆکی جوتیارانی گرتووە، چۆن جوتیاران خۆیان بپارێزن لە زەرەر و زیانی گەورە بۆ ئەگەری دووبارە بوونەوەی ساڵێکی تری هاوشێوەی ئەمساڵ کە بەشێکی ناوچەکان وشکە ساڵی بوو، بێبارانی بوو، بێئاویە؟ بەڵێ بێگومان بەداخەوە ینی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناویشانە عێراق بە هەرێمی کوردستانی شەوەیەک لەو ناوچانەی کە زیاترین کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوای لەسرە و بە تایبەتی ساڵێکی وەکو ئەم ساڵ کە وەکو هەمومان گوێبیستی بووین لە ڕاگەیاندنەکانەوە لە پسپۆڕەکانەوە کە ڕادەی بارین بە شێوەیەک بووە کە کەمیوێنە بووە لە ساڵانی ڕابردوودا. بەڵام ئەمە گۆڕانکاریەکە و هاتووە و بەڕۆکی جیهان و مرۆڤایەتی گرتووە و ئێمەش لەو ناوچەیە وەکو باسم کرد پشتی شێرمان بەرەکرد لەو بابەتە. خۆی بابەتێک پێڵە گونجاندن لەگەڵ ئەو گۆڕانکاریانە ئەبێ ئێمە هەموو بە هەموو لایەکەوە
چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم واقعە تازەیە کە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە هەم بەنسبەتەوەی کە لایەنی بەرپرس وەکو دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکان و هەروە لەگەڵەوەشە جوتیاران و خاوەن پرۆژەکان چۆن بتوانن خۆیان بگونجێن لەگەڵ ئەم گۆڕانکاریەکەش و گۆڕانکاریانە خۆشبەختانە ئێستا با بڵێن گەنم وەکو بەرهەمێکی استراتیجی کە ئەمازانین لە ژیانە بەرەمێکی استراتیجیە و پەیوەندی بە قوتی هاوڵاتیانەوە هەیە من بە حکمی ئەوەی کە لە وەزیفا بووم ئاگام لێ بوو کە لە سنتەرەکانی توێژینەوە چەندین جۆری گەنم بەرهەم هاتووە کە بەرگەی کەم ئاوی بگرێ و بەرگەی ئەم گۆڕانکاریانی کەش و هەوا بگرێ بەڵام بێگومان ئەمە بۆ هەموو بەرهەمەکان ئەبێ بەشێکی عیلاقی بەلانی پەیوەندیدارەوە هەیە کە ئەو جۆرانە ئەو توخمانە ئەو سنفانە بێنێ کە بەرگەی ئەم گۆڕانکاریە بگرێ و بەشێکیشی پەیوەندی بە جوتیار خۆیەتی چۆن بتوانێ خۆی ئەگونجێن لەگەڵ ئەم گۆڕانکاریانی خۆمان تا چەند خۆیان گونجاندووە لەگەڵ ئەم پێشکەوتنەشە تا چەند خۆیان ئابدیت کردووە و بە جۆرێک کشت و کاڵ دەکەن بە ڕێگە کلاسیکە کۆنەکە نییە تا چەند دەستیان بۆ تەکنەلۆژیای تازە بردووە تا چەند خۆیان گەشە پێداوە توانای خۆیان بەرەو پێش بردووە ئێمە خۆشببختانە یەکێک لە بڕێگەزەکانی کشت و کاڵ دەستی کارە جوتیارە ئێمە جوتیاری زۆر باشمان هەیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە بەشێکیان من بۆ خۆم پێڵم سەرکردەی جوتیاری یان جوتیاری نمونەیی کاری زۆر باشیان کردووە بەڵام بێگومان ئەمە پێویستە هەموو وەبەرهێنەران هەموو ئەو جوتیارانی کار ئەەکەن بۆ بەرهەمێنانی بەرهەمە کشت و کاڵەکان وەکو باسم کرد ئەو ڕێکارانە بگرنە بەر کە خۆت ئەگونجێنی بۆ نمونە بە حکمی مازانین یەکێک لەو قەیرانی ئاوە بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانی ژەتە نسواز بۆ خۆ تا ئێستێمە نەگەشتوینەتە ئاستێکی وا مەترسیدار بەنسبەت لە عێراق باشترین لە عێراق باشترین بە تایبەتی ئەگەر بتوانین ئیدارەیەکی باش بەڕێوەبردنێکی باش بین لەو بڕئاوەی لەو سەرچاوی کە هەمانە یاخو ئەو بڕەبارانەی کە ئەبارێ بتوانین چۆن کۆی بکەینەوە چۆن سوودی لێوەرەگرین بەکارهێنانی سیستەمەکانی ئاودێری بێگومان بە هەموو جۆرێکانەوە بە جۆری دڵۆپاندنەوە بە جۆری سپرنگلەرەوە بە جۆر ئەو جۆرانی کە بێگومان بە پێی جۆری بەرهەمەکان بەکاردێنرێ ئەگەر بێت و ئێمە ئەم پەنابەرینە ئەم ڕێگەیانە بێگومان هەم کاریگەریە کاتە سەر لەسەر ئەو بڕی ئاوەی کە بەکاری هێنین و هەروەها لەسەر بڕی ئەو کەمیەتەی کە ئەبێ بەهەڵم لە نەتیجەی بەکارهێنانی ئەم بڕە ئاوە هەمووی کاریگەری هەیەەوە دەبێت خۆمان بگوین کاتێک کە ئێمە پلەی گەرما بەرزە بێتەوە بێگومان ئەبێتە هۆی بەهەڵم بوون و کەمبوونەوەی شێ لە ناو خاکە لەبەرەوە لەو کاتە جوتیار زیاتر پێویستی بۆیە کە تەرکیز کاتە سەر ئاودانی پرۆژەکانی یاخود بەهۆکە ڕێگەیەکی تر چۆن بتوانین لە ئەو تیشکی خۆرە تاوە کەم بکەینەوە کە ئەیدا لە ناو زەویەکان لە ناو باخ و مەزراکان لە ناو پرۆژە کشت و کاڵەکان خۆشبەختانە بەشێک لە جوتیاران مەسەلەن پەنا بنە بەرەوەی کە نایلۆنی خانۆپلاسیەکان چۆن بە شێوازێک قوڕی لێن بۆ ئەوەی کە ئەو ڕەنگە تەکنیکی بەڵێ بەشێک لەو تیشی ڕۆژەی کە دەیتە ناوینەکانەوە کەمی بکاتەوە بەگشتی هەڵسەنگاندنی تۆ بۆ کاری کشت و کاڵی لە هەرێمی کوردستان چۆنە پێ دوایە قۆناغێکی باشی بڕیوە ئێمە ئەتوانم بڵێم قۆناغی باشی بڕیوە بەڵام بە حکمی ئەو بارودۆخەی کە لە عێراقا هەیە کە ئەبینین ئیستیقرارێکی وانە ئێمە بەداخەوە یعنی جوتیار بازار بۆ بەرهەمەکانی جگە لە ناوخۆ شارەکانی ناوڕاست و خواروی عێراقا یعنی جاری وایە بە هۆکاری ئابووری بە هۆکاری سیاسی بە هۆکاری ژینگەیی لەمپەر دروسە بێت لە بەردەم چوونی بەرهەمەکانی ئێمە بۆ شارەکانی وەکو کورسات باسمان لەوە کرد کە ئەو کێشانە هەیە بۆ جوتیاران لە بەتایبەت لە بەروبوومی هاوینەیە بەروبوومێکی باشیان هەبوو لە هەرێمی کوردستان بەڵام لەمپەر هەبوو لەوەی کە بینێرن بۆ ناوڕاست و خواروی عێراق و گلەی و گازندەیان لەو بابەتەیە هەبوو تا چەند گرنگە لەو وەرزانیکەوە کۆرزی هاوینە بەروبوومێکی زۆر هەیە لایەنی پەیوەندیدار بیر لەوە بکاتەوە چۆن بە کۆگای بکات چۆن بە بازاڕی بکە یعنی وەکو باسم کرد من زۆر جار ئێستش شوێنی پەیوەندیم هەیە لەگەڵ جوتیارەکانەوە قسەیان لەگەڵەکەم
لەگەڵەوەی کە بەداخەوە بە حکمی ئەو قەیرانە ئابوووریەی کە لە 2014ەوە بەرۆکی ئێمەی گرتووە و ئەمانە نەتوانراوە پاڵپشتیلانی کەمی پاڵپشتی جوتیاران بکرێ. زۆر جار جوتیاران وازیان لە پاڵپشتیەکە شێناوە داوای ئەوەیان کردووە بازاڕیان بۆ دروست بکرێ یان بازاڕیان بۆ فەرەهەم بکرێ بۆی بتوانن بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. بەداخەوە بە حکمی ئەو بارودۆخانەش کە وەکو ئاماژەم پێە بربەست دروستەکرێ تا چەند جوتیاران خۆشیان یەکدەنگن یعنی ئەمەش پرسیارێکە ئێمە باسی لایانی بەرامبەرەکەین بەس ئایا جوتیاران خۆیان یەکدەنگن لەسەر کێشەکانیان یەکدەنگن لەسەرەوەی کە بەروبوومیان زیادکەن کێشەکانیان چارەسەرکەن. بەدا ئەوە یەکێکە لە خاڵەکان کە بەڕاستیەبی هەڵوەستەی لەسەر بکرێ. ئێمە زۆر جار داوامان کردووە یان هەوڵمان داوە بۆی کە جوتیاران خۆیان ڕێک بخەن لە ناو کۆمەڵە و ڕێکخراوی هەرەوەزی بچووک بچووک بەپی بەرهەمەکان بۆی بتوانن ئەوانیش پلانێک دابنێن بۆ خۆیان یاخود کە ڕوبەڕووی کێشەیەکە بنەوە چۆن بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن یان ببن بە هاوبەشی بڕیار لەگەڵ لایانی پەیوەندیدار و بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. بەڕاستی ئەمە خاڵێکە دەبێت جوتیاران کاری لەسەر بکەن و ینی پەنا نەبەنە مەسە بۆ نمونە بەرهەمێک لەم وڵاتی ئێمە مەسەرەن ئێمە پێویستمان بە 400,000 تەنە 800,000 تەن بەرهەم دەهێنرێ لە کاتێکا کە بربەست دروستەکرێت لە بین لە بەرچوونی بەرهەمەکانی ئێمە بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و زۆر جار مەسەلەن بۆ نمونە ساڵێکی وەکو ئەم ساڵ بەرهەمەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش لە کاتی بەرهەمەکانی ئێمە پێگەی بە حکمی ئەو گۆڕانکاری کەشوهەوا و ئەو کەشوهەوا ساردەی کە لە کۆتایی مانگی سێ و مانگی چوارە هات بەرهەمەکانی ئەوانیش دواکەوت لێ پێگەین. ئەمە بووە هۆکاریەوەی کە بەرهەمەکان بەیەکەوە پێبگە بەرهەمەکانی ئێمە نەچێت بۆ ناوەڕاست و خواروی عێراقنی ئەمە پێڵن هۆکاری ژینگەیی بۆیە دەبێت هەموو ئەگەرێک دابنرێ بۆ ئەوەی کە جوتیاران ڕوبەڕووی ئەم ئەگەرانە نەبنەوە ئەم زەررانە نەبنەوە. بەڕاستی جوتیارانی ئێمە هەوڵ و ڕەنجی زۆریان داوە بەڵام پێویستە پێشبینی بکەن بۆ هەموو ئەگەرەکان بۆی کە ڕوبەڕووی ئەم زەرەر و کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان ئەگەر گرنگی پێ بدرێ و دەستی کاری کشتتوکاڵی کە جوتیارانن لەو توانایە هەیە کە پێداویستی ناوخۆ لە هەموو وەرزەکان پڕ بکاتەوە ئەگەر گرنگی پێ بدرێ ئەو مقەوماتانەی تایە؟ بەڵێ ئەو مقەوماتانی هەمووی تایە بەڵام ئەمە بێگومان پێویستی بە پاڵپشتیە بەڕاستی دەبێت حکوومەت پاڵپشتی بکە. ئێستا لە زۆربەی ینی لە وڵاتانی یەکێتی ئەوروپا مەسەرەن بۆ هەر هێکتارێک لە ساڵێکا تقریبان 200 یۆرۆ ئەدرێ بە جوتیاران وەکو پاڵپشتی بەداخەوە ینی لای ئێمە بە حکمی وەکو باسم کرد ئەو قەیرانە نەتوانراوە ئەو پاڵپشتی جوتیاران بکرێت چی ئەو کەرەسانەی کە بەکاری دێنن چوو بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان. ئێمە دەزانین لە بەتایبەتی ئێمە وڵاتانی دراوسی ئێمە وڵاتانی پێشکەوتون وڵاتانی بەرهەمێنەرن لە بواری کشتتوکاڵە زۆر جار ئەمە بێتە هۆکارێک بۆی کە بەرهەمەکانی ئێمە نتوانێت شێبڕچێ بکە لەگەڵ بەرهەمەکانیوانە کە لە کاتێکە ئەوان پاڵپشتیان زیاترە لە بەرهەمەکانی ئێمە ئەمە خاڵێکە کە ڕوبەڕووی بەرهەمی جوتیارانی ئێمە بێتەوە و ئەبێتە هۆی زەرەر و زیان بە تایبەتی لە ساڵێکی وەکو ئێستا من لە ڕۆژانی ڕابردوودا پەیوەندیم لە بەشێک لە جوتیاران کردووە بەداخەوە ینی هەم وەکو باسم کرد بە هۆکاری ژینگەیی بە هۆکاری ئەم سیاسی ئابووری ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بوونەتەوە. هەندێک لەم دوایە لەم چەند ساڵی ئەم دوایە بینین هەندێک کارگە بۆ بەکاربردنی با بڵین بەروبوومی جوتیاران ئەکردرێتەوە هەر لە زەیتی زەیتون بەکاربردنی پەتاتە بە هەمان شێوە پەتاتە کردرێتەوە لە جوتیاران. ئەم هەوڵانە تا چەند گرنگن بۆ ئەوەی جوتیاران جۆرە لە جۆرەکان تەشجیع بن بۆەوەی بەروبوومی زیاتریانە بێت. خۆی ئەوە توانم بڵێم دابنرێ بە خاڵی استراتیجی یعنی کاتێک کە تۆ بەرهەمەکانت بە پیشەسازی ئەکرێ ئەمە یەکێکە لە ڕێگە استراتیجیەکان بۆ ئەوەی کە بازار بۆ بەرهەمەکانی ئێمە بدۆزێتەوە لەلایەکەوە هەم کەمکردنەوەی هاوردە بکەیت لەلایەکی شۆ بەرهەمەکانی خۆمان بکەیت بە پیشەسازی و بیخیتە ناو بازارەکانی خۆمانەوە ئەمە خاڵێکی زۆر بەهێزەکە ئیمڕۆ لە کەرتی کشتتوکاڵە هەیە چ ئەوەی ئەو هەموو ئەو شتانی کە جەنابەت ئاماژەت پێدا ئێستا خۆشبەختانە ئێمە لەم ڕۆژانە لە ڕاگەیانەکانی بینین کارگەی
دۆشاوی شارە زوور کارگەی هەریر لە پارێزگای هەولێر کاتێک ئەم بەرهەمانە لە جوتیاران وەرەگیرێتەوە ئەکرێ بە دۆشاوی تەماتۆ خرێتە بازاڕەکانەوە یعنی لەلایەکەوە بەرهەمی جوتیاران بازارێکی بۆ پیاکراوە لەلایەکی شۆتۆ ئەبێتە هۆی کەمکردنەوەی هاوردە و ئەوانەوە جگەلەوەی ڕەخساندنی هەلی کار هێزی کار بۆ هەموو ئەو کارگانەوە هەموو ئەو پرۆژانی تر پرۆژەی پەتاتە ئێمە لە ڕۆژگارێکا بووە تەنها بیرمان لەوە کردوێتەوە پەتاتی خواردن بەرهەمێنین بەڵام ئێستا ئەتوانم بڵێم یەک تەقسیم چوار یا یەک تەقسیم سێی ئەو بەرهەمی پەتاتە بەرهەمی پەتاتی پیشەسازیە کە لە کارگەکانی چپس و فینگەر و ئەمانە خاڵی زۆر بەهێزن بۆ بەرەو پێشبردنی کردی کشتتوکاڵ هیوادارین بۆ هەموو بەرهەمەکان بۆ هەموو بەرهەمەکان بتوانرێت کارگەی پیشەسازی گەورە لە ناوچە جیاوازەکانە بە پێی بەرهەمی ناوچە جیاوازەکان کە لە هەر منتیقەی جۆرێک لە بەرهەمەیە کارگەی تایبەتی بۆ دابنرێەوە لە قوتوب بنرێەوە لە شوشە بکرێ بۆی کە جارێکی تر لە بازارەکانی خۆمانە ساق بکرێتەوە دەستە خۆش بێڵوەتە گرنگە ڕای خەڵکی شارەزا و بە ئەزمموی وەکو ئێوە لەم بابەتانەیە وەربگیرێ بەڕێز حسێن حەمەکەریم شارەزای کشتتوکاڵ سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێز دەچمەوە کەرکووک پرۆژەیەک لە کەرکووک جێبەجێەکرێ ئەویش بڕیارە لە ماوەی 300 ڕۆژدا پارکێکی نمونەیی لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی لەسەر ڕووبەری 100 دۆنم زەوی دروست بکرێت ئەم پرۆژەیە لە پاڵ پەیکەری سەرۆک مامجەلال دروست دەکرێت گرنگی بە زیادکردنی سەوزایی دەدات لە کەرکووک هەروەها شانۆی ڕۆمانی یاریگا کاتریا و پارکی وەستانی ئۆتۆمبیل لە خۆ دەگرێت ئەندازیاری پرۆژەکە قسەی بۆ کورسات نیوز کردو دەڵێت 9 ملیارد دینار بۆ ئەو پارکە تەرخان کراوە بە تەواوبوونی دەبێتە شوێنی دڵخوازی خەڵکی کەرکووک. بڕیارە لە ماوەی 300 ڕۆژدا ئەم شوێنەکە لە نیمچە بیابان دەچێت بکرێت بە پارکێکی نمونەیی. تیمەکان سەرقاڵی کارکردنن بۆ دروستکردنی پارکەکە لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی لە ڕووبەری 100 دۆنم زەوی. لەم پرۆژە نمونەیەدا کە لە پاڵ پەیکەری سەرۆک مامجەلالە گرنگی بە زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدرێت شانۆی ڕۆمانی و یاریگای منداڵان و کافتریا و پارکی وەستانی ئۆتۆمبیل و خزمەتگوزاری دیکە دروست دەکرێت. نەدیمە جاسم ئەندازیاری پرۆژەکەی و دەڵێت 9 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە بە تەواوبوونی دەبێتە شوێنی دڵخوازی کەرکووکیەکان. ئێراکە تقریبا نیمچە بیابانێکە خۆڵاویە و جێگایەکی گەرمە و ناخۆش و ئەمەش دەواازەی کەرکووک سلێمانی ینی بەڕاستی بۆ خەڵکی کەرکووک گرنگێکی خۆی هەیە پێشتریش لێرە پەیکەری مامجەلال هەبوو ئەتر ئەم جێگایە بە شایستەمان نەئەزانی بەڕاستی ئتر بەڕێز پارێزگار کاکڕێبوار دەستخۆشی لەکەین بڕیاریدا کەوا ئەم پرۆژەرە جێبەجێ بکرێ هەرچەندی ئێستاکە پارێش سەرف ناکرێ بەڕاستی بۆ بەڵندەرەکان ئێمە دەستخۆشی لە بەڵندەرەکانەکەین ئەم ئاماژە بەم خاڵش بکەین کەوا ئێستاکە بەڕاستی لەسەر ئیمکانێتی خۆیان ئیشەکە جێبەجێکانە تا ئەو کاتێک کە پارەکە بێ. بەبێ جیاوازی لە نێوان گەڕەکەکان ئیدارەی نوێی کەرکووک شۆڕشێکی فراوانی خزمەتگوزاری دەست پێ کردووە. پارێزگاری کەرکووک دەڵێت ئامانجانە بە تەواوی گۆڕانکاری لە کەرکووکدا بکەن و گۆڕانکاریەکان جێی دڵخۆشی و حەسانەوەی خەڵک بن. بەداخەوە دەبواە ساڵانێکی زۆر ئەم جۆرە پرۆژانە بکرایە بەس نەکراوە ئێستاکە بواە کەرکووک دەوروبەرەکەی ناوشارەکەی هەمووی غابات بواە ئێستش نەچووە بچێت ئێمە دەستمان داوە بەو کارە بۆیە ئەو باخچەیە کە لەسەر ڕێی سلێمانیە و وەتەنیشتی پەیکەرەکەی جەنابی مامجەلال ڕەحمەتی خوای لێبێت لەوێ 100 دۆنممان هەیە دوای دیتە خواردتر 50 دۆنمی دیکەمان هەیە لەم لاولای جادەکەی دەواازە کە ئەویش دیسانە بێ بە باخچە و بە متەنەزە بۆ خەڵکی کەرکووک. تەنها لە دەواازەی ڕێگای کەرکووک بۆ سلێمانی چەندین پرۆژەی جۆرا و جۆر و جیاواز کاریان تێدا دەکرێت لەوانە فراوانکردنی ڕێگا هاتوچۆیەکان و دروستکردنی باخچە و پەیکەری سەرۆک مامجەلال لەگەڵ دروستکردنی پارکێکی فراوان. ساڵانێکی زۆرە خەڵکی کەرکووک شەیدای ئەوەن ببن بە خاوەن باخچەیەکی فراوان و تێیدا پشوو بدەن و کاتەکانی تیا بەسەربەرن. ئێستا ئیدارەی کەرکووک پلانێتی هەر شوێنێکە لە بیابان دەچێت بیکات بە شوێنی سەوزایی و پشودانی هاوڵاتیان جگەلەوەی ڕێژەی سەوزایی لە شارەکە زیاد دەکات.
ئاسۆ ئەحماد کورسات نیوز کەرکووک. دەچمە لای بەهای دراوەکان سەرەتا باز لە بەهای دراوەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین. $100 لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرامبەرە بە 139,850 دینار. لە 139,000 دلار یاری دەکات لە 139,250 500 تاوەکۆش 150 بەردەوام لە خانەی 139,000 ماوەتەوە لەم چەند هەفتەی ڕابردوودا. سەبارەت بە پاوەنی بەریتانی 100 پاون بەرامبەرە بە 182,000 دینار و 100 یۆرۆژ بەرامبەرە بە 161,000 دینار. سەبارەت بە تمەنی ئێرانی $100 بەرامبەرە بە 9,350,000 تمەنی ئێرانی بە شێوازی حەواڵە ئەم نرخە وەردەگیرێن نەک نرخی کاش یاخود ئەوەی لە بازاڕی دراوە پێڵەن وشکە. 1 ملیۆن لیرەی سووریش 137,250 دینارە. 100 لیرەی تورکیش بەرامبەرە بە 3,435 دینار. دەچمە کانزا زەردەکە زێر لەم چەند ڕۆژەی یاخود لە ڕۆژانی کۆتایی هەفتەی ڕابردوو ڕووی لە بەرزبوونەوە کرد و ئەمڕۆ جارێکی تر لە دەستپێکی هەفتەیە نرخەکەی بە بەرزبوونەوە دەستی پێکرد بە جۆرێکە 1 ئۆنسە زێر بەرامبەرە بە $3,371. سیتی گروپ ئەمڕۆ پێشبینیەکی بڵاو کردوەوە کە دامەزراوەیەکی گەورەی داراییە باز لەوە دەکا کە نرخی زێر بە $3,500 جارێکی تر دەبینینەوە بەم زوانە لە بازاڕەکانی گیان. ئەبەم نرخە 1 کیلۆگرام زێر بەرامبەرە بە $8,379. سەبارەت بە لیرەی زێر 1 لیرە $714 و زێڕی عیار 21 کە خواسی لەسەر لە هەرێمی کوردستان بەرامبەرە بە $666,000 دینار. سەبارەت بە زیو 1 کۆنسە زیویش $37.24. دەچمە نرخی وزە لە نەوتی برێنتەوە دەست پێ دەکەین کە گرێبەستێکی بەریتانیە و واروەها تا ڕادەیەک وەک گرێبەستێکی ستانداردی گیان دادەنرێت. 1 بەرمیل نەوتی برێنت $68.15 لە مامەڵەکانی هەفتەی ڕابردوودا لە سەروی $71ەوە 1 بەرمیل نەوتی برێنسمان بینی. ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکی 1 بەرمیلی بە $65.75 و گازی سروشتیش تا ئامادەکردنی ئەم هەواڵە $3 ڕێک بوو. ئەمانە سەرجەم نرخەکانی گیان واروەها بەهای دراوەکان بوو لە ناوخۆی هەرێمی کوردستان. لە بابەتی پەیوەست بە زێر دەمێنمەوە. ئەنجومەنی جیهانی زێر داتای خواستی لەسەر زێر لە چارەکی دووەمی ئەم ساڵ بڵاو کردەوە. کاتێک دەڵێن چارەکی دووەمی ئەم ساڵ مەبەستمان 3 مانگی دووەمی ئەم ساڵە تاوەکو مانگی 6. بەپێی داتاکانی ئەنجومەنەکە لە 3 مانگی ڕابردوو بەهای مامەڵەکردن لە کانزا زەردەکە بەراورد بە ساڵی ڕابردوو 45% زیادی کردووە. ئەنجومەنەکە لەبارەی کاریگەری باجە گومریکیەکانی ئەمریکا ئەوەی کە ترەمپ دەیسەپێنێ دەڵێت ئەو کارە کاریگەری کردوتە سەر بەکارێنانی زەر لە تەکنۆلۆژیادا بەڵام لە بواری ژیری دەستکرددا بە بەهێزی ماوەتەوە. ئەوەش کراوەتە ڕوو لە چارێکی دووەمدا زۆرترین خواست بۆ کانزاکە لە بواری بەرهەمهێناندا بووە کە زیاتر لە 477 تۆن زێر بۆ ئەو مەبەستە بەکار هێنراوە. هەندێک داتاتان لەبارەی ئەو راپۆرتەی ئەنجومەنی زێڕی جیهان پێ دەڵێم ئەوەی کە هەیە راپۆرتی ئەنجومەنی جیهانی زێڕە هەندێک داتای تایە بەورتر ئەمەیە. خواست لەسەر زێر لە چارێکی دووەمدا واتە 3 مانگی دووەمی ئەم ساڵ 100 و بەهاکەی $132 میلیارد بووە کە 45% زیادی کردو. واتە خواست لەسەر زێر بەردەوام لە زیادبوونە. ئەمەژێکێکە لەو خاڵانەی کەواکە زێر بەردەوام نرخی بەرز بێتەوە. ئەگەر هیچ شتێکیش لە گیاندا ڕوونەدا خواست لەسەری ئەمەندە بەهێزە بە بەردەوامی نرخی زێر بەرز دەکاتەوە ڕەنگە بە بازدان نەبێت بە شێوازێکی پلەبەندی نرخی زێر بەردەوام بەرزە بێتەوە. هۆکارەکانی چین بە تایبەت هۆکاری ئەم 45% بەرزبوونەوە نادڵنیایی جیۆپۆلیتیکیە واتە ئەو کێشانی کە بەرۆکی گیان دەگرێت وارووا بەرزبوونەوەی نرخی شتەکانی دیکە بە دەر لە زێڕواکە زێڕیش
پاڵپشت بێ بۆ و بەرزبوونەوە بەرز بێتەوە. یەدەگی بانکە ناوەندیەکان چەندێ زیادی کردووە لە چارێکی دووەمی ئەم ساڵدا 166 تۆن زیادی کردو. واتە بانکە ناوەندیەکانیش چاویان برسیە قەت تێر نابێ بۆ کڕینی زێر بۆ دەستخستنی زۆرترین زێر. واروەها نرخی زێر لە چارێکی دووەمدا بەرزترین لە ئاستی مێژوودا تۆمار کرد کە 3500 دلار بوو بۆ 1 ئۆنسە بە تێکڕاگەر باسێکی ئەو سێمانگە بکەین تێکڕای نرخی زێر 3280 دلار بووە. بەڵام سیتی گروپ جارێکی تر پێشبینی کردووە کە بەم زوانە ئەم نرخە ببینێتەوە زێر. بەراوردی ساڵانە با بڵێن ئەو نرخە 40% بەرز بۆتەوە ئەگەر بەراوردی ساڵێکی بکەین. بەراوردی چارەکیش واتە بەراورد بە سێمانگی پێشووی خۆی 15% بەرز بۆتەوە. ئەوەی پەیوەست بەم داتایانە هەیە بەرهەمی کانەکان زێر زیادی کردووە لە جیهاندا. هۆکاری ئەوەیە کە کانەکانی زێر لە گەڕان و بەرهەمێنانی زێر بەردەوامن کە 908.6 تۆن لە چارێکی سێمدا زێر زیادی کردووە بەرهەم هاتووە. ئەوەی کە بەکار دێت لە چارێکی سێمدا 78.6 تۆن لە تەکنۆلۆژیایە بەکارهاتووە، 65.8 تۆن لە ئەلکترۆنیە بەکارهاتووە، واروها 356.7 تۆن لە جوانکاریە بەکارهاتووە و خشتڵی کە بە وەکو بابەتی جوانکاری دەکردرێ و بۆ بابەتی دان کە پزیشکانی دان بەکاریان هێناوە 2.1 تۆن بۆ لە ئاستی جیهان بۆ قاڵب و سکە واتە قاڵبی زێر و سکەی زێر 306.8 تۆن زێر بەکار براوە. واتە ئەمە ئەو بابەتانن کە زێڕیتیا بەکار هێنراوە. ئەمانە داتاکانی ئەنجومەنی جیهانی زێر بوون کە پەیوەست بوو بە بازاڕی زێر و خواز لەسەر زێر کە ئەمانە پێمان دەڵێ زێر بەردەوام خواستی لەسرە. یەکێتی ئەوروپا بڕیاری داوە لە ساڵی داهاتووەوە هەر شوشەیەک یان قوتوویەکی هەنگوون کە هەناردە دەکرێت دەبێت ناوی وڵاتی بەرهەمهێنەر و تەواوی پێکاتەکەی کە تیایدا بەکارێنراوە بنووسرێت. ئەوەش وەک ڕێکارێکە بۆ ڕێگرتن لە ئەنجامدانی ساختەکاری لە کاتی فرۆشتنیدا. بەڕێوەبەری کۆمپانیایەکی بەرهەمهێنانی هەنگوون دەڵێت هەنگوون یەکێکە لەو 5 بەرهەمانەی کە زۆرترین ساختەکردن و فێڵکردنی تێدا دەکرێت لە کاتی فرۆشتنیدا. شوشەی بچووکە و لە تەنیشت مایکرۆسکۆپەکانەوە دانراون و لەسەریان نووسراوە. هەنگوینی یەکاسیا یان هەنگوینی دووبرویە. سەرەڕای ئەوەی بەهۆی کارە بازرگانیەکانیانەوە ڕوبەڕووی ڕێخنەی زۆر بوونەتەوە، بەڵام کۆمپانیای فامی میش و ئەپیکوتەی ئەوروپی پێشەنگ لە بواری بەرهەمی هەنگوین دەڵێت شانازی بەکارەکانمانەوە دەکەین. کۆمپانیاکە کە بە براندی بەناوبانگی لۆند و میل ناسراوە دەرگای تاقیگەی ئابلابۆی لە ناوچیجان لە نزیک شاری پاو لە فەڕەنسا کردەوە. لۆرنس تۆمازۆ بەڕێوەبەری کۆمپانیاکە دەڵێت لە تاقیگەکەدا لە تایبەتمەندی هەنگوینەکان دەکۆڵنەوە و ڕەسەنایەتیەکەی شی دەکەنەوە و پیسکارەکانی ژینگە و قڕکەر یان گلیفۆسفات دەستنیشان دەکەن. ڕۆمان لونویل بەڕێوەبەری مارکێتینی کۆمپانیاکەش دەڵێت شەڕەکەمان لەسەر بابەتی شیکاریکردنە چونکە هەنگوین یەکێکە لە 5 ئەو بەرهەمانەی زۆرترین ساختەکردنی تێدا دەکرێت. بەپێی ڕێنماییەکان لە نیوەی ساڵی 2026ەوە لە ئەوروپا پێویستە بەرهەمهێنەرانی هەنگوین نیشانەی وڵاتی بەرهەمهێنەر بدرێت لەسەر شوشە و ئەو قوتوانی کە بەرهەمەکەی تێدەکرێت لەگەڵ ڕێژەی سەدی ئەو شتانی تر کە تێدەکرێت. نوێی دەڵێت ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە بەرەو شەفافیت، بەڵام پێویستە ئەو کارە لە قۆناغی سەرەتادا بکرێت نەکۆتایی. لە نێوان ساڵانی 2021 و 22 لە کۆی 321 گۆژبە لە بەرهەمەکە لە 146 لە 18 وڵاتی یەکێتی ئەوروپا تاقیکردنەوەی وەکراوە. شیکردنەوەکان دەریان خستووە کە هەنگوینەکان شەکریان تێکراوە بەڵام بەستیکەر لەسەریان نەنووسراوە و ئاماژەی پێ نەکراوە. کە ئەو ڕێژەیە لە نێوان ساڵانی 2015 و 2017 تەنها پشکنیم بۆ لە 114 کراوە. چەند جۆرێکی ساختەکاری لێکۆڵینەوەی تێدا دەکرێت کە بەشێکیان تایبەتن بە فێڵکردن لە نووسینی ناوچەی بەرهەمهێنانەکە یان فرۆشتنی بەرهەمێک کە فەڕەنسی نییە و بە ناوی فەڕەنسی دەفرۆشێت، یاخود فێڵکردن لە جۆری ئەو گوڵەی لێ بەرهەم دێت و جۆرێکی تری فێڵکردن بریتە لە تێکردنی شەکراو.
کۆمپانیاکە بانگەشەی ئەوە دەکەن کە بە 100 هەنگاوان لە فەڕەنسا زیاتر لە 16,000 تۆن هەنگوین بەرهەم دەهێنن. بەپێی ئاماری فرانس ئەگریمەر لە ساڵی 2022ەوە فەڕەنسا ساڵانە زیاتر لە 30,000 تۆن هەنگوینی هاوردە کردووە بە شێوەیەکی سەرەکی لە چین و ئیسپانیا و ئۆکراین و ئەڵمانیاوەیە. ڕۆمان لونویل ڕوونی دەکاتەوە لە فەڕەنسا ساڵانە لە نێوان 45 و 50,000 تۆن هەنگوین بەکاردەهێنرێت، بەڵام نزیکەی 20,000 تۆن بەرهەم دەهێنین. لەبەرەوە کورتهێنانیان لە بەرهەمهێنانی هەنگویندا هەیە. بە پێی داتاکانی کۆمپانیەکانی بەرهەمهێنانی هەنگوین 60,000 هەنگەوان تۆمار کراون، بەڵام تەنها لە 4 پیشەین و شارەزان. ئەوە ژوای کردووە بەرهەمهێنان کەم بێت. ئەو راپۆرتەوەی کرد حەز لە هەنگویم کەی هەرێمی کوردستانیش بەرهەمێکی باشی هەنگوینی هەیە. گرنگترین ئەوڵابووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.